بەشێکی ئەوەی کە تورکیا ئازادانە ئەتوانێت وا بکات و هێرش بکاتە سەر دوو پارچەی کوردستان بەشێکی هۆکاری سیاسەتی نێودەوڵەتیەکە بێدەنگە لەمەکە لە ڕاستیامە گومانە خاتە سەر سەرجەمی مێژووی مافی مرۆڤ لەناو ئەوروپا و لەناو ڕۆژاوایە سەبارەت بە ڕۆژاوا سەبارەت بە باشوور لە ڕاستیان مرۆڤ ناسانە بڵێت ینی بە ئاشکراس وا ماوەی پێما بە نزیکەی مایەکە دووبارە تۆباران دەستی پێکردوەوە بۆ ناوچەکانی باشووریش و بێگومان هۆکاری سەرەکی و بەرپرسی سەرەکی لێی دەسەڵاتدارانی باشوورن هیچ گومانێک نییە لەمە و لە لای کەشەوە چاوی نێودەوڵەتیە کە ئاسانە ئەبینێت کە هەڤاڵەکانمان لە ڕۆژاوا ئەمرن و لە ڕۆژەڵات دووبارە ئەمرن و ئەم ڕێپێوانە من هیوادارم کە بە چەنیا لە پێناو ڕۆژئاوا یا لە پێناو باشوور یا لە پێناو باکوورانە بێ بەڵکو لە هەمان کاتا بۆ هەر چوار پارچەی کوردستان بێ یەکێک لە کێشەکانی ئەوەی کە ئێمە خەڵکی باشوور هەیەی پێم وایە پارچە پارچەبوونی زیهنیەتێتی سەبارە بۆ زیهنیەتی یەک پارچەیە کە پێویستەکە هەموو کوردێگەی بێ و ئێمە چوار پارچە کراوین و زیهنیەتیشمان لەگەڵ یا چوار پارچە بووە بەواتە مرۆڤ لە باشوورە چۆنە بەخەمی ڕۆژاوای بێت بێگومان لە هەمان کاتا بەخەمی ڕۆژەڵاتی بێت لەناو باشوورە سیاسەتی حکومڕانیە مە هیچ گومانێک نییە لەمەی بەشێکی کەی ئاینە بەشێکی کەی کوشتنی سێکتەری پەروەردەیە لە ئەم وڵاتە مەسەلەن تۆ ناو مەکتەبەکانە ئەبینی بۆ ئەمڕۆ ڕۆژی ئاڵایە هیچ چالاکیەک ناکرێت واتە جۆرێک لە ئینتیما بۆ کۆمەلگا جۆرێک لە ئینتیما بۆ کوردبوون لە ناو گەنجەکانان نەماوە و ئەمەش بەشێکی زۆری هۆکاری چۆنڵی سێکتەری پەروەردەیە بەتایبەت لە ناو باشوورە ڕەنگە قورس بێ بۆ هەر چوار پارچە بڵێ یەک هۆکارە یا دوو هۆکارەوە دیاریکەی چەند هۆکارێکن بەڵام بێگومان بەشێکی زۆری نەبوونی پەروەردەیە لە ئەم وڵاتە کە هیچ مرۆڤێک بە پەروەردەیەکی تەندروستان ناڕوە لە ئەم وڵاتە و ئەمەش بێگومان ئینتیما بۆ کوردبوون کەمەکاتەوە ئینتیما بۆ ئەوەی کە بە بەرچاو هەموو دنیاوە ڕۆژاوا تۆبارانەکرێ و لە ڕۆژەڵات لانی کەم 500 هەڤاڵی کورد ئەمرێت وەجگە لە گەلانی تری ئێران و خەمساردیەکی زۆر بێمانایە بەڕاستی بەداخەوە ئێستا لە هەر چوار پارچەی کوردستان لە هەموو لە بەشەکانی کوردستانی گەورە داگیرکاری و ستەمێکی زۆر بەرامبەر نەتەوەی کورد دەکرێ ئەمەش بەڕاستی یعنی ترسێکی گەورەیە لەسەر کورد لەم کاتە بۆ لەبەرەوەی کە وەک ئاشکرایە هیچ نەتەوەیەک ناتوانێت بۆ ماوەیەکی درێژ شەڕیمانەوە بکە کوردەوە قۆناغی 100 ساڵە لە سەرەتای دروستبوونی دەوڵەت نەتەوە شەڕیمانەوە ئەکا ئەم شەڕە ئەگەر بەم شێوازە هێرش لەسەر کورد بەردەوام بێ و بەم شێوازە نەتەوەی کورد لی بێدەنگ بێ بەڕای من کاریگەری زۆر خراپیە بێ ئەو داگیرکاریانە ئێستا تورکیا لە ڕۆژاوای کوردستان لە بەشێکی باشووری کوردستان لە باکووری کوردستان کۆمەڵێک کاری نامرۆڤانەکە کە کۆمەڵگەی نێودەوڵەتی چاوی خۆی لەوە داخستووە و کۆمەڵگەی کوردیش بێدەنگە لە ئاستە و داگیرکاری و ئەو کۆمەڵ کوژیانە ئەکرێ و دەوڵەتی ئێران کە بە دەوڵەتێکی تیرۆریستی لەسەر ئاستی عالەمان ناوبانگی ڕۆشتووە بەڵام لە کاتێکا بەرامبەری کوردەوە هەموو جەوروستەمەکە کۆمەڵگەی نێودەوڵەتی لێی بێدەنگە بۆیە ئێمە لە کاتێکا کە کۆمەڵگەی نێودەوڵەتی لەسەرمان نایەتە جواب ئەوە فەرزە لەسەر خۆمان ئیجباریە لەسەر خۆمان کە ئەبێت دیفاع لە خۆمان بکەین دیفاع لە شوناسی خۆمان بکەین دیفاع لە کوردبوون و نەتەوەی بوونی خۆمان بکەین کە لەم کاتە گەورەترین زەرورەتە وەکو وتم 100 ساڵ ئێمە لە شەڕیمانەوەین ئەگەر بەم شێوازە بەردەوام بێ و کۆمەڵگەی کوردی وەشیاری بەبوونی خۆی نەبێ ئەوە لە 50 ساڵی داهاتووە ترسی نەمانی زمان و نەتەوەی کوردەیە.